هەیاسە بزانانی لە لای ئەپڵی چ باسە ئەوڕۆ 16 نوێیە بە حساب ئایفۆنی 14 دەچی ئەوە دەگەمە لای هاوڵین ئەو ئۆفیسەکەیان بزانین چ باسە خەڵک ئەوڕۆ هەمووی پری ئۆردەری کردی هەفتەکەیتر ئەوڕۆ بە حساب وەردەگرن خەڵی لێستاوە سڕێگرتیە هەرکەس دەوی وەری گرت پری ئۆردەری کردیتن دەستە ژۆرێ تەماشا دەکا شاکە ئەوە چاردەکەیە بەڵام ئەوە پڕۆ و پرۆماکسەکەیە مشارەکە لە ڕووی کامیرەوە یەکە و دوو سێ کامیرە هەیە بەڵام ئەوە پێت کە دوو کامیرەیان هەیە نۆرمەڵەکە ئەفای برام هەر نەفسی کەرەکەیە بەس ئەزانم کورتانیان فەرقە ئەوە ڕەنگی تکەیە واگەر بتەوێتن ئایفۆنەکەی خۆ دەگەر 12 بیتن بیگۆڕیەوە لەگەڵ ئایفۆنی 14 ئەگەر ئایفۆن 14 بەس پڵەسەکە بێتن دەتەوان لێرە بە مانگانە دەتوانێت بیدەی بە 24 مانجی یاخود 2 ساڵ مانجەی ناوەمان 20 دۆلاری دەدەیت هەموو پارەکە دەکات 479 دۆلار یعنی ئەگەر 12 کتە بیتن بتەوێت بیگۆڕیەوە بە ئایفۆن 14 پلس 480 دۆلاری لەسەر دەدەیت ئەمەگە بتەوێتن دیکە پرۆ ماکس هەر بە 24 مانجی 2020 تقریبا 24 دۆلاری دەی هەمووی دەکاتە 569 دۆلار یعنی 90 دۆلاریان فەرقە ئەوە لەگەرەوەی ئەوە لێرە تەمان شەریکەی خۆی وەردەگرتەوە دو 13 تەبیتن بەتان بە 14 بگۆڕێەوە لێ 14 احتیمال لە 13 بیکەوە 14 هەر لەوێ 200 300 دۆلارە چی بدە ئیزافی تر بەو شێوەیە